راگەیاندنی کومیتەی ناونەندی کۆمەڵە سەبارەت بە مەحکوم کردنی هیرشی دەولەتی تورکییە بۆ سەر هەرێمی کوردستان. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە 27 مانگی گەلاوێژ فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیە کاتژمێر 1:15 خولەکی بەیانی پاش 3 جار بردمانکردنی نەخۆشخانەیەک لە گوندی سەکێنە لە شەنگاڵ ئەم نەخۆشخانەیە بە تەواوی لەناوبردووە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان لە ئاکامی ئەم هێرشە جنایەتکارانەیەدا چەندین کەس لە نەخۆشخانەکە و هەروەها خەڵکی گوندەکە کوژرا و بریندار بوون کە هێشتا بە تەواوی ژمارەشیان ئاشکرا نەبووە. لە یەکەم هێرشدا کاتێک هاوڵاتیان بۆ یارمەتیدان ویستویانە خۆیان بگەێنە شوێنی ڕووداوەکە، فڕۆکەکان 2 جاری تر گوندەکەیان بردومان کردووە. بەپێی راپۆرتەکان خەڵکی ناوچەکە هەوڵ دەدەن قوربانیان لەژێر ئاواری نەخۆشخانەکە ڕزگارکەن. ئەمە یەکەمین جار نییە کە دەوڵەتی تورکیە پەلامار دەباتە سەر خەڵکی ئەم ناوچەیە لە هەرێمی کوردستان. لە ڕاستیدا دەوڵەتی تورکیە بە هەڵە لای وایە کە دەتوانێت کۆمەڵانی خەڵکی کوردستان بەم شێوەیە چاوترسێن بکات و ناکامیە سیاسیەکانی خۆی لە ناوخۆی تورکیە لە سووریا و لە هەمووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هێزنواندنی لەو چەشنە پەردەبۆش بکات. کومیتەی ناوەندی کۆمەڵە ئەو هێرشە دڕەندانەیە بە توندی مەحکوم دەکات و دەنگی خۆی دەخاتە پاڵ هەموو ئەو دەنگانەی کە خوازیاری کۆتایی هێنان بە دەستڕێژیەکانی ئەردۆغان و حیزبەکەی بۆ سەر خەڵکی کوردستانن. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 27 گەلاوێژی 1400 هەتاوی بەرابەر لەگەڵ 18 ئوتی 2021 زاینی.